لەسەر بە جینۆساید ناساندنی ئەنفالی بادینان گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز چیایی ئەمین بەرپرسی ڕێکخراوی نێودەوڵەتی قوربانیانی جینۆساید کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپەوە لە فەڕەنساوە لەگەڵمان دەبن. بەڕێز چیایی ئەم کاتتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. هەنگاوەکانتان چی بووە بۆ بە جینۆساید ناساندنی ئەم کەیسە؟ سوپاس بۆ دەرفەتە. ڕێکخراوە جێنوساید نێودەوڵەتی هاتیە دامەزراندن 2017 ئەوە 2017 وەرە ئەم سەرکار دەکەین وەک ڕێکخراو لە فەڕەنسا لە ئاستەی هەرێ بلندا 2001 هەیڤە 11 28 11 مە کەیسە بێژن پرۆپۆزالەکە قانونی و جێنوساید فرانسا بێتە نیاسین ما برا پارلمانی پر گل حواله می رکراوه اکو بیشن پارلمانتر جان کریستوف لاگارد جه داخل نهات قبول کردن دنگس زوری سر نهات دانه بس اکو بیشن حوال بردوامن رکراو یا بردوامن سرویکاری مدبت اب جنوسایدن است فرانسا و است نودولتی بهت نیاسین داکو خلکی ما بهت قربو کردن اما 4 سال سر داشون و اف خلقی هاتیش بیر کرن اشلای عراقی با و هر واجی نامه بردوام و بغدام تین فرید کن او جاردوی ام نامه و رئیس عراقی فرید کن و حکومت عراقی و سروی بابتی بهنه دنگ بهنه دانستانه بهنه کرنه و به کیسانه اکلا بکن. باشا بەڕێز چیایی بە جینۆساید ناساندنی ئەم کەیسانە چ گرنگێکی بۆ کورد هەیە؟ گرنگێکە زۆرە بۆ کوردان دەستکەفتەکە هەرە مەزنە بۆ گەلیمە چکە جێنوساید نە تشتێکی بچیکە بێت ئەم بچیکینە بەخدێنە جێنوسایدێ سەر وڵاتی ماهاتیکردنێ هەکر ئەف جێنوسایدە بێتە نیاسین ئاستی ناودەوڵەتی باوەڕ بکە جێنوساید دێ گەلێک زەحمەتتر بن سەر ملەتمە بهێنەکردنێ. باشە دواپرسیار بۆ بەڕێستان ئەوەیە بەڕێز چیایی بۆچی ئەم کەیسانە هێندە خاو ئەڕوات لەو بابەتانەکە بۆ ئەم کارەساتانە بە جینۆساید بناسێنرێ بۆ خۆتان نەزانن هەر لاپەڕەیەکی مێژووی کورد هەڵبدەیتەوە زامێکە بۆچی ئەم کەیسانە ئەوەندە هێواشەڕۆن؟ ئایا ئەم بابەتانە جێی ئەوەندە بایەخنیە لە لای نێودەوڵەتیەکان یاخود نەخێر بە پێچەوانەوە دەیانەوە ئیشی لەسەر بکەن و ڕێگری هەیە؟ لازمه ام بخواد لازمه خبات سر بیتا کرنی شرب سر بیتا کرنی لازمه ام ایک نچینه دشمنی خوابت ام هی پیک و بچینه وی کارساته چیکه هکر جنوساید بیتا نیاسین در و لازمه ایک حس ام بچینه نکو هر خرابه کی لشینه کی هر شخص العرجه کی و دویتن جی حکومت ما هرمی پشتوان بیتن بو وی وان خرابه دا کفشین پیستر بچین. باش. جداخه کو من بری کو کیس بچیتا پارلمان فرانسا جی من پیوندی په پارلمان کردستان کردن و من پیوندی یعنی دایرکت ملگل هبون حتی و گاوه حکمت هرمی پشتوانی ما نکره بس یار خراوامه. بوچی؟ اوی از وب سیاره زفرینم بو بپرسید من هرمی. باشه. با هەرچەنەوە دواپرسیارم بوو بەڵام ئەم پرسیارەشت ئاراستە بکەم باسی هیچ قەرەبوویەک نەکراوەتەوانێ بۆ کورد؟ ئەڤروکە دوسیەتمە محکەمە پاریسێ ما کوبێژن باوەریەمەکە مکۆمیە هەیک و دادگەها فرانسی و بنیاسیتن وێ جێنوسایدە سەر ملەتمەی کورد اگر قانون قانونی ما ورگرت اف پیغام دست خواه ما اینانت یا سیاسی دیو دهت ان شاء الله. بەڕێز چیایی ئەمین بەرپرسی ڕێکخراوی نێودەوڵەتی قوربانیانی جینۆساید گەلێک سوپاس کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی لە فەڕەنساوە. سپاس هەر ساڵ.